سڵاوتان لەبێت سیاد جەزا لەگەڵتانم بەڕێزان بەرنامەی دووەمە لەگەڵ بەڕێز عەلی کەریمی دووبارە گەڕاینەوە لەم بەرنامەیەدا درێژە بە گفتوگۆکانمان لەگەڵ بەڕێزیان دەدەین. سڵاوت لێبێت دووبارە کاک عەلی. بۆ تۆش سیاخە. سپاس دەکەم. بەرنامەی پێشوو باسی یەکەمین خۆپیشاندانی کوردستانە کرد لە ڕۆژهەڵات ساڵی 1970 دروستە؟ بەڵێ. خۆت لەو خۆپیشاندانە موجود بوویت و هەم لە خۆپیشاندانەکانی تریشە لە ناڕزایەتی خۆپیشاندانەکانی تریشە وجودتان هەبوو و ڕێخەر بوون و دروشمتان وتووە و شەقی ناڕزایەتیەکان بوون. یعنی ضرورەتی خۆپیشاندان گرنگی ناڕزایەتی و خۆپیشاندان هەتا ئێستش ئەم نمونەی ئێستش کە لە ڕۆژهەڵاتە گوزەرێ. هەیقەت ئەوەیە کە هیچێک لەو چەکە گەورانەی کە لە دەست هەموو کۆمەڵانی خەڵکدایەوە بۆ بربەرەکانی بۆ دیکتاتۆریەت و ئیستبداد و حکمی زاڵم بەکاردێت بێجگە لە چەکی شەڕ و چەکی تانک و تۆپ و ئەوانە پێم وابێ ئەوەی کە لە هەمووان کاریگەرترە بۆ کۆمەڵانی خەڵک هاتنە سەرجادە مانگرتن تەزاهورات مزاهرە و ئەو خەباتە مەدەنیەیە کە ئەو ڕۆکانش هەیە لە زۆربەی وڵاتانی دنیاە و کۆمەڵانی خەڵک دێنە دەرێ و ویست و داخوازیەکانیان لە کۆی جەریانێکی هەمەگیر و هەموو پێکەوە بەرەو دەسەڵات فشاریان بۆ دێنن و ئەوە دەتوانێت کاریگرترین چەک بێت لە دەستی کۆمەڵانی خەڵک. ئەمە یەکێک لە نقطە ئیجابیەکانی ئەوەیە کە هەموو تاچێک تێدا بەشدارە. تۆ مەسەڵەن شەڕی پارتیزانی دەکەی گروپێکی پارتیزان تێدا بەشدارە یا شەڕی جپەی دەکەی فەرماندەیەک و کۆمەڵک عەسکەر تێدا بەشدارە. بەڵام ئەم شەڕە لەگەڵ دەسەڵاتێکی زاڵم لەگەڵ زەڕاتێکی سەرەڕۆ ئەوەی باشەکە لە مناڵێک و مەسەڵەن دوێنێکان لە تارانیە لە شارەکانی ئێرانێکەوە ئێستاوە چەند ڕۆژەکە بە دوای ژینایدا ئەو وەزعە دروست بووە تۆ دەبینی وردە وردە مناڵی مەکتەب هاتن وردە وردە ئاعدادی ئەوانە هاتنە سەرجادەی. بۆیە ئەمە یەکجار کاریگەری زۆرترە هەر لە ساڵی 1970 کە فەرمووت ئێمە کە لە تەورێز تەلەبە بوو مزاهرە دەستی پێکرد دواتر تۆزێک درەنگتر گواسرایەوە بۆ شارەکانی کوردستانیش بۆ سنە و بۆ مەهاباد و بۆ سەقز وانە و ئێمە لێوێدا توانیمان کە بەڕاستی کۆمەڵانی خەڵک نەتەنیا تەلەبە یا جەماعەتێکی تایبەت کە سیاسی بوون و چالاک بوون حتا دایک و بابەکانیشمان هێنا سەرجادە. کاتێک دایک و بابەکان و تەلەبەی مەکتەبەکان هاتنە سەرجادە ئیتر ئەوە بوو کە بەڕاستی فاتیحای شا خوێندرا و شا لە ناوچوو. بەڵێ کاک عەلی کەریمی پێم خۆشە باسی وەک معارەزەیەک باسی ئەزمموی سیاسی و بەشداری سیاسی خۆتمان بۆ بکەیت. هەڵبەتە هەم لە باشوور هەم لە ڕۆژهەڵات ئەم وەڵامە زۆر هەڵەگرێ من پێم خۆشە گەر بە کورتی بتوانی ئاماژەیان پێ بدەیت ئەو قۆناغانە دوا بە دوایەک. ڕاستە من لە وەڵی بەرنامە کەشدا کوتم بەرنامەی پێشوشدا من هەمیشە دایم خۆم بە کوردستانی زانیوە قەت فەرقی ئەوم نەکردووە کە ئەمن لە چۆم ینی کوردستان وەتەنی منە کوردستان هەمووی بە هەر چوار پارچەیەوە ئەو ڕۆکانە بۆم ناکرێ بە درێژایی ساڵانێکی زۆر لە وڵاتەکەی خۆم لە شارەکەی خۆم خەبات بکەم یا بۆم نەرلواوە یا قاچاغم یا حکمم هەیە یا دەمکوژن یا ئەوە وەختێکی ڕوومدا باشوور کردووە یەکودوم لێ نەکردووە لێرە دەستم داوەتە خەباتە تۆ دەبینی لە باشوور منی چێلۆدم و چاوانم کە لە زۆر خەڵکی خۆی باشوور ناسراوترم بەهۆی ڕەخنەکانمەوە بەهۆی ڕەخنەگرتنمەوە. بۆیە من کە تۆ جیاکاری ناکەی بۆ گورە قەتع دەکەم کاک عەلی کە تۆ جیاکاری ناکەی هەتا تۆ لە باشووریش لە خۆپیشاندان و ناڕزایەتیەکان بەردەوام ڕەخنەگر بوویت موجود بوویت لە کایەکەیە. قسە چییە؟ با من نمونەیەک بێنمەوە لە خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات کە بەڕێستان بەشداریتان کرد لایەنێک باسی ئەوەیانە کرد کە بەڕێستان میوانن هی ئێرەنین و بۆ موداخەلاکەن و بۆ جۆرە. قسە چییە بۆ ئەوەی کە کوردستان بە یەک نابینن و تۆ لەو ڕوانگەیەوە کە کوردستانت پێیەکە دەیت بەشداریەکەی؟ من ئەوانم پێدەنگی زۆر ناڕەسەن و زۆر ناسازن چونکە ئەوانە چەند فاقی بیر دەکەنەوە من قەت جۆم نەداوەتەوانە من کوردستان بەی خۆم دەزانم جا
پێم دەڵێن ڕۆژانە لە فەیسبوکدا لە ئەولادا لە میدیاکانە کاکە تۆ خۆتو میوانی کاکە تۆ بۆ وڵاتی خۆ بۆ ناچێ وڵاتی خۆت هێرە وڵاتی خۆمە زۆر کەس ئەو فەرمایشە دەفەرمێ کاکە تۆ بۆ ناچێ وڵاتی خۆت ئەمن بۆم بکرێت لە وڵاتی خۆشم ئەو خەباتەی دەکەم بۆم بکرێت لە تورکیاش لە باکووریش ئەو خەباتەی دەکەم لە ڕۆژاواش بەڵام ئەگە بۆم بکرێت خۆمیش خۆ ئەوە نیم خۆ گۆچانی سحرم پێ نیست کە هەڵفڕم بۆ هەر ئەوەندەی کە بۆم بکرێت ئەوەندەی کە بۆم لواوە باشوور بۆ من دەستی داوە هەر لە کۆنەوە بۆیە وەختێک کە هاتوومەوە حەزم لە خەبات بووە من بەو نیەتە هاتمەوە باشوور کە کوتمە من لە خەباتی باشووردا ئەمن بەشداریم کردووە بە کاگنووشیروانم کورد بە مامزەلالم کورد ساڵی 2002-2001 من لە خەباتدا بەشداریم کردو ئێستاش لە وڵات دروستکردندا دەمەوێت بەشداری کوم کیان بە خێر بێ سەرچاو یعنی کاتێک ئەمن لە خەباتی شۆڕشی چەکداریدا بەشداریم کردووە حەقی خۆمە کە کاتێک خەباتی وڵات دروستکردن نەتەوە دروستکردن بە ڕێگاوەیە من بەشدار بووم هەرواشە حقیقەت ئەوەیە کە ئێمە پێویستیمان بە ئۆپۆزیسیۆنە ئێمە نەتەنیا لە سیستمی دەسەڵاتی کوردیدا لە هەموو دەسەڵاتێک لە هەموو حتا لە گوندێک تەنانەت لە کۆمەلگایەکی زۆر بچووکیشدا ئەو کۆمەلگایە بەبێ مەعارزە بەبێ ئۆپۆزیسیۆن مردووە تۆ دەبێت دەنکە بێ حتا دەبینی لە بەعزە کۆمەلگا ماڵانیشدا لە بنەماڵەشدا دەبینی مەسەرەن کچێک کوڕێک ئازایە زۆر جاران مەعارزەی دەکا مەعارزەی گەورەکان دەکا دەڵێ ئەوە خراپە ئەوە دروست نییە ئەو ماڵە تەندروستە ئەو ماڵە بەرەو ڕێچکەیەکی باش هەنگاو دەنێ بەڵام بەگەر هەموو کۆیلە بووین دە ماڵێکدا ئەوە دیارە برا گەورەکە لە هەمومان دەدا و سەری هەمومان پان دەکاتەوە یا بابەکە یا دایکەکە هەرچەند دایکەکان زۆر کەم ئەوەی دەکەن بەڵام دیسانەکانە ئەمن بوونی مەعارزە بوونی ئۆپۆزیسیۆن لە هەموو کۆمەلگایە تەنانەت دەنێو حیزبێکیشدا حیزبێک کە بۆ خۆیان هەموو بیر و باوەڕێکیان هەیە کۆ دەبنەوە حیزبێک دروست دەکەن دەنێو ئەوەشدا ئەمن ئۆپۆزیسیۆن و مەعارزەم پێشتێکی تەندروستە و ئەگەر نەبوو ناتەندروستە لە ڕێی ئەم پرسیارەوە کاگعلی کەریمی ئەمەوێ باسی قۆناغەکانی کاری سیاسی و بەشداری سیاسی خۆت بکەی بەڵام بەرلەوە لە کتێبی بیرەوەریەکان تا باسیەواکەی کە لە سەردەمی گەنجی و لاوێتیدا ویستی سیاستکردنە هەبووە بەڵام لە حیزبەکانی ڕۆژهەڵات هیچیانە بە شیاویەوە نەزانیوەکە کاری سیاسیان لەگەڵ بکەیت پێم خۆشە بزانم ئەم بینینە ئەم دیدە بۆ ئێستای حیزبەکانی ڕۆژهەڵات دروستە؟ هەر زۆر تونتریش چونکە من هەمیشە دایم حەزم بەوە بۆ کە لە نێو جەریانێک لە ناو حیزبێک لە نێو بەزمێکدا ئەمن مەعارزە بم ئەوە خویەکی یاخیگەری منە کە هەمیشە دایم هەم بووە و هەر لە منداڵەوە تۆ کتێبەکە دەخوێنیەوە دەبینی کە من مەسەرەن لەگەڵ بابم بربەرەکانیم کردووە لەگەڵ خوشک و براکانی کە بربەرەکانیم کردووە لە گەڕەکەی خۆماندا زوڵمم قبول نەکردەوە و ئەمن دەمرم وەخت کاتێک زوڵمم لێ دەکرێت ینی پێم خۆشە ئەو دەیقەیە بمرم ناتوانم تەحملی ئەوەم نییە کە زوڵمم لێ بکرێت بۆیە ئەمن ئەو ڕوحی یاخێبوونە ئەو ڕوحی معارزە بوونە هەر لە منداڵیەوە دەوجودمدا هەبووە و ئێستاش ئەمن کە بەو هەموو ئارەزوویەدا 43 ساڵان پێم خۆشەکە ئەوە نزیکە ئیشاڵڵا کە خەباتێک دەستی پێ کردو شۆڕشێک لە شارەکانی ئێرانە دەستی کردو بەهۆی ئەو جوانە مەرگەی سەقزێ ژینا هیوادارم کە بگاتە ڕوخانی کۆماری ئیسلامی و ئێمەش بە وڵات شاربینەوە دڵنیا بە لەوەی کە ئەم بەرەو دەسەڵات ناچم ئەمن پێویستیم بەوەی نییە کە پشت بم خۆم بۆ هیچ شتێک مڕەشەح ناکەم بۆ هیچ شتێک پێم خۆشە لە نێو خەڵک دابم لە نێو عارەبانچیەکان دابم لە ناو خەڵکی کرێکار دابم لە ناو مەیدان دابم لە ناو ئەو شوێنانەیە کە بەیانان کرێکار و برێکار کۆ دەکەن من ئەوانم زۆرتر حەز لێتی تا ئەوەی کە لە مەجلیسی گەوران دابم یا پۆست و مەقامی وەربووکە تازە پێویستیم بە پۆست و مەقام نییە قەتیشم نەبووە بەڵام مەعارزە دەبم بەڵام حتمما تا دەستم قەڵەم بگرێت و قەڵەم هەبێت و کاغەز هەبێت ئەمن هەر ڕۆژە ناڕۆژێک شتێک هەر دەنووسم هەر ئەو ڕۆبەیانی تووڕە بووم لەوەی کە پارلەمانی کوردستانیان بە دەنگی 80 دەنگ درێژ کردەوە کە پێم بە شتێکی زۆر نامەنتەقی بوو پێم بە شتێکی نادروست بوو پێم شتێکی تەندروست نەبوو شتێکم نووسی کە ئەو 80 دەنگە
دەنجی خەڵکیان فەوتاند. زۆر باشە کاک عەلی کەریمی، بنەماڵی خۆتان بنەماڵەیەکی مزەحی بوون، بەردەوام قوربانیتان داوە هەر لە خاڵتەوە بەڕێز عەبدوڕەحمان زەبیحی هەتا خێزانەکەی خۆت لە دایک و باوک و هەتا خوشکەکەت خاتوو نەرمینی خوشکە. من پێم خۆشە بە دیاریکراوی باسی خاتوو نەرمینی خوشکە بکەین. لە ساڵی 1983 حکمی ئاعدامی بۆ دەرەچێت. 82 بەڵێ 82 ڕاست. جا سەبارەت بە مردنی خاتوو نەرمینی خوشکە چی یادەوەریەکی تاڵ چیرۆکێکی تاڵ لە پشمردنیەوە هەیە گەر پێت خۆش بێ پێت باش بێ ئەتوانی ئاماژەی پێ بدەیت؟ نەرمین کسێکی بەڕاستی نەرمین بوو، زۆر کسێکی ئەوە بوو، زۆر بە محیبەت بوو، زۆر پڕ لە عاتفە بوو، پڕ لە ئەوە بوو. بەهۆی وەیەوە کە ئەو دەم وها بوو بەڕاستی ساڵی هەفتاکان و ئەوانە هەرەوەندە بەس بوو کە یەکێک لە ئایلە برا گەورەیەک شتێک بەرەو ڕێگایەکی سیاسی بڕە، ئەوانی دیکەش بەبێدا دەڕۆیشتن بەڕاستی. حەقیقەت ئەوەیە نوعێک لەو کولتوری عەشیرەتی و کولتوری خێڵیش دە ئێمەدا هەبوو، حتا وەکو مۆدێرنیتەش هەستی نیشتیمان پەروەریەکەش گوازراوە بوو. یعنی مەسەن دیدێشێک بۆتە دموکرات هەموو بوونە دموکرات، لەما یەکێک بۆتە تودەیی هەموو بوونە شوعی. ئاوا هەبوو بەڕاستی. ئێمەش کە بەڕاستی ئەو خەتی کۆمەڵەی مارکسی لێنینی ئێرە ئێمە هەڵمان گرت و هاتین و چوین بەرەو پیری، دواتریش کۆمەڵەی شۆڕژگێر یا کۆمەڵەی ڕۆژهەڵات کە دروست بوو و ئەویش خۆی ئەعلان کرد کە سەرکردەکەی کاک فوادی مستەفا سوڵتانی ئەوانە بوون. ئیتر ماڵەمە بەڕاستی هەمووی بەرەو کۆمەڵە بوون ڕۆیش، ینی ئایلەیەک بووین لە مەهاباد مەشهور بووین بە هەمومان کۆمەڵی، دایکەکەش حتا مەسەرەن بابەکەش مەسەرەن. ئیتر نەرمین لە هەمومان بچووکتر بوو، کسێکی زۆر بە محیبەت بوو، کسێکی زۆر بە عاتفە بوو کە ئێمە ڕۆیشتینە شاخ کە ئێمە شارەکانمان چۆل کرد. نەرمینیش ماوەیەکی زۆر کەم هاتە دەریا، چونکە ناسرا بوو، ماڵەمە زۆر ناسرا بوو، ترسان کە بێنەوە تووشی وەحشیگەری بن. بەڵام دوای ناردیانەوە وەکو کادری ڕێخستن ناردیانەوە. ئەمە زۆر مخالیفیش بووم کە ناردیانەوە، بەڵام ناردیانەوە بەداخەوە لە ڕێگای کارتیکاری ڕێخستن و ئەوانەدا لە ناو شاری مەهاباد لە بەیانێکی زوودا سپای پاسدارانی وانە چوون لە داوێنی دایکم و بابم هێنابوویانە دەرێ و زۆر بە نامردی زۆر بە وەحشیگەری سواری پیکابیان کردبوو، بردبوویانە دەرێ و دوایە گواستیانەوە بۆ زندانی ورمێ و لە زندانی ورمێ لەگەڵ 4-5 دایان لە دەستە خوشکەکانی لەوێ بوون. ئێستا 1-2 لە دەستە خوشکەکان ماون بۆم دەجێڕنەوە جارجارە. ئیعترافیان زۆر لەسەر کرد بوو، کوشتبوویان، زایتر جەماعەتێک دەڵێن لەژێر ئەشکەنجە کوژراوە، جەماعەتێک دەڵێن ئیعدام کراوە. بەڵێ کاک عەلی، جا لە قەبرەکەشیان نەدایەوە، قەبرەکەشیان هەر شتێکیان فڕیان دابوو لە پێی دەڵێن لە ورمێ قەبرستانی کافران. بەڵێ واتە لەوێ نێژراوە و نازانین بەڕاستی مەیتەکەی تەسلیم نەکراوەتەوە. کاک عەلی کەریمی، بەشداری سیاسی خۆتان، خەباتی چەکداری و جیا لە باشوور کە لە کۆمەڵەی مارکسی لێنینی باشوور لە شاخ پێشمەرگە بوون و کارتان کردووە پێشتر لە ڕۆژهەڵات، بەشداری سیاسیتان لەوێ لە کۆمەڵی شۆڕژگەر. بەڵێ پێم خۆشە گەر بە کورتیش بێ ئاماژە بۆ بدەی بۆمان. کاتێک کە ئێمە خومینی لە ساڵی 79 فەرمانی هێرشی دا بەسەر کوردستاندا، تەبیعەتەن ئێمە هەر حیزبی دموکراتە بوو لە کوردستانی ئێرانە، ئێمە هەر لەگەڵ حیزبی دموکراتی اختلاف وشتمان هەر بەدڵمان نەبوو، یانی شتێکی ئاوا بوو، بەش گەنج بووین هەمومان. ئێمە هاتین ڕوومان لە مەخەڕەکانی یەکێتی نیشتیمانی کرد لەسەر سنوور، لە خڕی ناوزەنگ و لە توژەڵ و ئەوانە. ئیتر لەگەڵ بەڕێزا مامزەلال و کاگنوشیوان و ملازم عومەر و ئەوانە هەمووی هاتبوون کوردی و خەباتجەڕانی کوردی ڕۆژهەڵات هەمویان لەوێ بوون، حتا بە عەجەمەکان و بە فارسەکانیشەوە لەوێ بوون. ئیتر دواتر دوای پرس و مەسلحەتێکی زۆر پیان کاکە ئێوەش دەبێت پێشمەرگایەتی بکەن و دروستی بکەن و ئێمە گەڕاینەوە بۆ قوڵایی ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە سەرپەرشتی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران و دەستمان کرد بە خەباتی چەکداری و خەباتی پارتیزانی و هەتا ساڵی 82
ئیتر ساڵی 1970 سەرانی کۆمەڵەی شۆڕژگەر بریاریاندا کە لەگەڵ کۆمەڵێک لە ڕێکخراوی سەر بە تاران و ئەوانە حیزبی کۆمونیستی ئێران دروستکەن. ئێمە کۆمەڵک برادەر بووین، زۆریش بووین، 1 2 3 و 4 لەولای کوتمان کاکە مەجا بۆ چیمانە بۆ تێکەڵبین و تەجروبەی حیزبی توودە و حیزبی شوعی و ئەوانەمانێناوە ئەگەر هەر ڕێکخراوی کۆمونیستیش دروست دەکەن ڕێکخراوی حیزبی کۆمونیستی کوردستان دروستکەن. جویان نەداینێ، ئێمە زۆر کەم بووین، ئێمە لە ئەقەلیەتێکی کەمینەیەکی زۆر پسووکدا بووین. ئیتر ئەوە بوو کە ئەمە کارمان بۆ نەدەکرا کە کۆنگرەیان گرت و متەمەری سیان گرت کە حیزبی کۆمونیست دروستکەن و بریاری حیزبی کۆمونیستیاندا و کردیان بە ڕێفراندۆمێکی زۆر فەرمایشی و نمایشی کە چه موافقە و چه مخالفە حیزبی کۆمەڵە بێتە حیزبی کۆمونیست. ئێمە کوتماننا ئێمە هاتینە دەرێ لە کۆمەڵی ئەی ڕەفیقەکانم هەریەکەی پەرش و بڵاو بوون، یەک بەسەر حیزبی دموکراتدا، یەک بەسەر ئوروپایەدا و یەک بەسەر ئەوی دیکەدا. ئەمە چووکە دۆست و برادرم زۆر بوو لە باشوور پێشتر لەگەڵیان ڕەفیق بووم. ئیتر هاتمەوە باشوور و لە باشووریش ئەمن نەچوومە سەرکردایەتی ئەوانە، چونکە حەزم لێبوو بێمە ناو خاچی باشووری کوردستان و قوڵایی خاچی باشوور و ئیتر لە شارباژێر دۆستێکی نزیکم هەبوو لەوێ لەگەڵوی لە ڕێکخراوی سێی کۆمەڵە کاک ئەبوو شاب نەزمەدین ئێحسان نەزم محێدین کە دواتریش بوو بە مەحافزی هەولێر بوو، مەحافزی کەرکووک بۆ ماوەیەک لەوێ پێکەوە خەریکی خەبات و پێشمەرگایەتیەوە نەبووین هەتا تا ساڵی 85 کە من ئیتر نەخۆش کەوتم بەڕاستی دەبوو چوو بامە دەرێ. ئیتر بەڕێز مامزلال یارمەتی کردم چوون بۆ ئوروپایە و ئیتر دواتریش لە 92 گەڕامەوە دووبارە لە 2001 گەڕامەوە. لە کۆمەڵی مارکسی لینینی کاک عەلی کەریمی زۆر بەجددیەتەوە ئێوە یارمەتیتانیان و کارتانە کرد و پێشمەرگایەتی و شۆڕشتانە کرد هەتا لە ڕۆژەڵات. من ئەمێ نمونەیەک باس بکەم و کاتەی کارەساتی هەکاری کە کۆمەڵی مارکسی لینینی زەرەرێکی زۆری بەرکەوت و 700 پێشمەرگیان تیاچوون و ئێوە یارمەتی کۆمەڵەتانەیە بۆ ئەوەی کە پێشمەرگەکانیان بێنە ئەودیۆ بێنە ڕۆژهەڵات و دابش ببن بۆ شارەکانی ئێران، شارە سەرەکیەکانی ئێران. پێم خۆشە سەبارەت بە کاری خۆت لەناو کۆمەڵە یارمەتی دانی خۆتان کاری پێشمەرگایەتی و هەتا لە شاخیش کە پێشمەرگە بوون و شۆڕشتان کردووە. ئێمە کە حەکاری قەومە ئێمە چەند گەنجێک بووین کە بەڕاستی زۆر متەئەسیر بووین لەوەی کە حەکاری تقریبەن هەروەکو بۆ خۆت فەرمووت 700 پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کە شۆڕشێکی نوێ بوو تازە خەریک بوو خۆی دەگرت بێچەک بوو خەریک بوو چوو بۆ چەکێنان و ئەوانە 700 پێشمەرگە تێدا چوو بە دەست بە موامرە و بە کارێکی زۆر ناجوامێرانەی بنەماڵەی بارزانی لەسەر سنوورەکانی تورکیا و باکوور و ڕۆژهەڵات و باشوور لە منتەقەی حەکاری ئەوانە ئەو سێ کوچکەیە لەوێ ئەوانە تێدا چوون زۆر بە خراپی تێدا چوون. ئێمە بەڕاستی هەستمان بەوەی کرد کە ئێمە لەباری ئینسانی لەباری نەتەوایەتیەوە حەز دەبێت بچین یارمەتی ئەو چەند کەسە بکەین کە ماونەوە زۆر کەم مابوونەوە بەڕاستی مەسەنی خەڵکی وەکو شەهید ئازاد هەورامی یا مەسەلەن خولە کەشکۆڵ شێعەلی یا مەسەن کاک حامی حازی غالی یا مەسەن شەهید عەلی شیعە ئەوانە هەمووی لەوێ لە سزندا بوون. بۆیە دەستمان کرد بە یارمەتی کۆکردنەوە لە ناو شاری سابڵاخ و خەڵک یارمەتیمەی دەدا چونکە ئێمە ناسراو بووین وەکو عایلە و ئەوانە برادێکی دیکەم لەگەڵ بوو کە زۆر یارمەتی زۆر گەورەی کۆ دەکرد مەبەست یارمەتی مادی ئەوەی کە لە کتێبەکە تا باسیەکەی لەسەر جادەکان بە کڵاوکەمان دەردێناوە کاکەوە داوای پارەتان لە خەڵمان دەکە ئەویش بەنهێنی بەڵام بیتن دەمان کود ئەو ماڵک لێ خەوماوە هەڵ دانزانانی ئێمە ڕاز ناکەین و بۆ پێشمەرگەمانە ئیتر یارمەتیان دەکرد بەڕاستی یەکێک لەو کەسانەی کە دەبێت ناوی بێنم بەداخەوە لە شەڕێکی زۆر قارەمانانە لە ناو شاری سابڵاق شەهید بوو ساڵی 80 کاک سولەیمانی بلووری بوو کە زۆر نزیک بوو لە خەڵکانی وەکو کاک مەلا زومر و کاک مەلا بەختیار و کاک نوشیروان و مام جەلال و لەگەڵ هەمووان نزیک بوو کوڕێک بوو بە مەعنای واقعی سەرکردە لە شەڕێکی زۆر قارەماناندا لە نێو شاری ساوڵاق لە تەنیش خۆم
منیش لە تەنیشتی بووم شەهید بوو ئەمە ئێمە توانیمان بەڕاستی سۆز و عەتفی کۆمەڵانی خەڵکی شارەکانی بە ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە شنۆ هەر لە خانێ هەر لە نەغەدەی هەر لە سەقز هەر لە سنەی و کۆکەینەوە و توروژمێکی تەواومان کرد و دەمەشدا ڕێک لە شانسی ئەو پێشمەرگانە ئەو شۆڕشی نوێ بە سەرپەرشتی کۆمەڵی ڕەنجدەران و یەکێتی نیشتیمانی کوردستان دەمەیدا ئیتر شارەکان شێوان شا دەسەڵاتی نەما پۆلیس دەسەڵاتی نەما ئیتر جەیش دەسەڵاتی کەم دەبەوە ئیتر توانیمان لەوەشدا ئیستفادە بکەین و ئەو کەسانەی بریندار و ئەوانەی کە لێ قەوما و نەخۆش بوون دەهاتن بۆ شارەکانی ڕۆژهەڵات و ئێمە لە داو و دەرمان و لە بردن بۆ خەستەخانە و لە ئەوانە هەر ئەو مامڕۆستەمەی خۆمان لە چەندین جێوە بریندار ببوو کە کاتێک ئێستا شاما بوو هێنان بۆ مەهاباد و لە مەهابادەوە بۆ ورمێ و لە ورمێڕا بۆ عیلاج و ئەو تیکە و میکە و فیشە کوشتیان لەشی دەرهێنا زۆری دیکە ئەلحەق ئەوانیش دەهاتن یارمەتیەمان دەکرد لە شەڕی سەقز و ئەوانە و شەهیدیاندا پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی ئەم یەکێتێ و ئەو نزیکێ و ئەو لە ناوبردنی سنوورە لێنەوانی باشوور و ئەوە شەردەگەرێتەوە بۆ سەر ناوی کتێبەکەم ئیتر لە ناومان برد سنوورمان نەهێش لە بینی خۆماندا ئەو خەڵکی گەرمیانە لە سەقز شەید دەبێ یا ئەوی دیکە خەڵکی مەهابادە لە شارباژەر شەید دەبێ ئەوانەمان هەموو لە ناو برد بۆیە برایەتێک و یەکێتێکی نەتەوەییمان خەریک بووین دروست دەکرد بە خەباتجێڕانی ئەم دوو سێ پارچەیە لە جێگایەکی بچووک شاخێکی بچووک بە نێوی توژەڵ بە نێوی خڕەی ناوزەنگ و ئێمە هەمووی لەوێ کۆ دەبووینەوە هەمووی ئێمە لەوێ کۆ دەکردەوە بۆ ئەوەی کە لە دواڕۆژدا بتوانین یەکێتێکی نەتەوەیی بۆ هەر چوار پارچەی کوردستان بینی نەچێکردن بۆیە ئەمە توانیمان بەڕاستی ئەو گروپەی کە ڕێکخراویش نەبووین بەڕاستی گروپێک گەنج بووین کە عەتمان هەبوو بۆ باشووری کوردستان یارمەتێکی زۆر باش بگەێنین چ لە پێخەف چ لە خواردن چ لە دەرمان چ لە پارەی نەقد و چ لە چەک کاک عەلی کەریمی تۆ زۆر دژی ململانێ و لێدان لە ناویەکە ململانێ و بربەرەکانی هێزە کوردیەکان لە ناویەکە زۆر دژی ئەوەیت پێت وایە هیچ موبەڕی ڕێک مەقبولە بۆ ئەوەی کە هێزێکی کوردی دژایەتی هێزێکی دیکەی کوردی بکە یاخود ئێمە پێویستە وەکۆی کراوین بە چوار پارچەوە ئێمە یەکگرت و تربین بۆ ئەوەی بەهێزتر بین بە قووەتر بین و دوجار بەو ڕێگەیە بتوانین کوردستان ئازاد بکەین زۆرمان حەول داوە بۆ ئەوەی کە کورد یەک گوتار بێت یەک ئەجەندا بێت یەک بەرنامە بێت بەڵام ئەوە نەکراوە حقیقەت ئەوەیە کە ئێمە لە عەمەلدا دەبێت قبوڵی بکەین کە دوژمن بەسەریدا سەپاندین دوژمن بردی دەموخمانەوە کە ئێمە چوار نەتەوەین کە ئێمە لە چوار وڵاتین ناسنامەی ئێرانی و عێراقی و تورکی و سووری بۆتە باو ئەو ڕۆکانە و باوەڕ ناکەم زۆربەی خەڵک ئەو ناسنامانە ئەو ڕۆکانە فڕێبدا بۆ چونکە ڕوخبە و ڕۆژشەمبیری کورد کاری بۆ ئەو یەکگرتووی و یەکگوتارێ نەکردو تا ئێستا کوونێ ئەمە حقیقەتێکە حقیقەتێکی تاڵە دەبێت قبوڵی بکەین و لەو ڕێگایشدا بەداخەوە زۆر بەداخەوە دەبینین لە سەردەمهای جیاوازدا دەبینی گروپێک بە نێوی حیزبی سیاسی کوردیدا تەواو بۆتە کۆیلەی دەستی داگیرکەرێک لەو لای بێ یا لەو لای بێت ئەمە هیچ عیلاجێکی نییە وەختێک تۆ دەبینی کە ئەمن کۆیلەیەکم بە دەستی تورکەوە یا بە دەستی عەرەبەوە یا بە دەستی عەجەمەوە تۆ عیلاجم نییە خەباتجێڕی ئەوی دیکە تۆ شەڕم لەگەڵ دەکا وەک چۆن شەڕی داگیرکەرەکەی دەکا منیش دەبم بە بەشێک لە داگیرکەرەکە ڕاستە ئایدنتیتیم ڕاستە زمانم زمانی دایکم کووردە بەڵام ئەمن لە عەمەلدا لە خەباتدا لە ئەجەندادا ئەمن بووم بە بەشێک لە داگیرکەر ئەو دەمەیە کە هیچ فەرق ناکەوە تا دەبینین ئەگە مێژووی کورد چاولەکەی پڕە لە شەڕی دەڵەن براکوژی یا بەشی شەڕی خۆکوژی ئەوانەمان تێپەڕ کردو زۆر بە پریشمان تێپەڕ کردووە من هیوادارم ئەوە تێکرار نەبێتەوە بەڵام ئەو وەزعی کە من دەیبینم هیچ دوور مەڕوانەکە چونکە ئەتۆ کاتێک دەڵێ عەلی لە بەرەی دوژمنە عەلی لەگەڵ داگیرکەر دەستی تێکەڵاوە عەلی وەک داگیرکەر خراترم لێ ئێستا هەر ئەو ڕۆکانە هەر ئەمڕۆ تو سەیری بکە ئەلەو شارەی ئێرە لە سلەیمانی تۆ دەبینی هەر قەدەر ناقەدەرێک خەباتجێڕێکی باکوور دەکوژێت هەردووینێ پێرێ
هەواڵ ناگیهان یا زیلان لە ناوڕاستی سلەیمانی بەرفی شەک درا 11 فیشە چەند لێدا باشە ئەمە ئایا ڕاستە محەموود دەزانین تورک کوشتوێتی بەڵام ئایا تورک دەتوانێت ئەو دەسەڵاتی هەیە ئەو معلوماتی هەیە ئەگەر کەسێک لە ناو خۆی یاربەتینەکە بۆیە ئەمن دەڵێم ئەو کاتێک کە کەسێک کوردێک کە زمانی دایکی کوردیە بەڵام دەچێتە ژێر ئەجەندای وڵاتێکی داگیر کرد دژمنێکی داگیر کرد ئەو دەمەیەکە هیچ فەرقی چەندی کاک عەلی کەریمی زۆر باش ڕوونێ کردەوە سپاس دەکەم ماوەی بەرنامەکەمان چەند خولەکێکی ماوە لە بەرنامەی ئایندا دێینە سەر خەبات و کاری سیاسی لە باشوور هەم لە شاخ هەم نزیکیت لە سەرکردە سیاسیەکان و بە دیاریکراویش لە نەوشیروان مستەفا و لە ناو زوتنەوەی گۆڕانیشە بەڵام پێم خۆشە باسی شتێک بکەین لە کۆتایی ئەم کتێبەیە نزیکی 100 لاپەڕەی بەس ئەرشیفی وێنە و سوورەیە ئەرشیفێکی زۆر دەوڵەمەندی وێنەی هەم بنەماڵەیی و هەم کاتی پێشمەرگایەتیتان لایە ئەمە زۆر گرنگە بەڕاستی کە ئێمە لە ڕووی ئەرشیفی وێنەوە بەڕاستی لاوازین بەڵام ئێوە لەو دەمەدا هەتا وێنەی باوکتانی تایە لەگەڵ باپیرتانە کە 12 ساڵانە واتە مێژووی وێنەکە زۆر کۆنە ماوەتەوە لای ئێوە گرنگی ئەمانە و پاراستنی لای ئێوە والله ئەوە احتیمامدانتان بە وێنە و بۆ ئەرشیفانە پێم خۆشە دیارە نای شارمەوە ئێمە بنەماڵەیەکی دەوڵەمەند بووین و ئەو جورە شتانەش کە ڕاگررتنی بێنە و ئەرشی وشتیا بەڕاستی بنەماڵەی فەقیر و هەژار پێی نەدەکرا ئەوە هەر بنەماڵەی ئەوە بۆ کە تۆزێک توانایی ئەویان هەبووە ئەم لە بیرمە زۆر منداڵ بووم زۆر ساڵێت جارێک باوکم ئەو دەم کامێرا شت نەبوو بەڵام پێمان دەکوت عکاس ڕەسام دەیهێنا بۆ ماڵێ دەکوت ئەو ڕۆمەسەلەن لە بۆنەیەکدا ساڵێت جارێک دەکوت ئەو ڕۆکانەی تر عکاس دێ ئیتر خۆتان جوانکەن و ورن و ئیتر ڕسمی دەگرت و خۆی لەگەڵ دایکم و ئێمە لەگەڵ وی و ئەتر ئاوە براکان بەجیا و دایک بەجیا ڕسممان دەگرت بەڕاستی ئەوە کولتورێک بوو ساڵێت جارێک لەگەڵ ماڵە مام و ئەوانە دەکرا ئەوی دیکەشی بەڕاستی ئێمە هەموو شتێکمان لە ناوچوو کوتم ئەو ماڵەیە هەمووی ڕووخا من زۆر بۆم سەرنجڕاکێشە لە چاو ئەوەی کە هەم ماڵەکەتان ڕووخاوە من باسی ژوورە تایبەتەکەت کە یعنی هەمووی نەماوە فەوتاوە بەڵام ئێوە گرنگیتان بۆ وێنانەدا و پاراستوتان ڕاستیەک ئەوەیە کە بەڕاستی هەمووی سەروەری ئەوەی کە ئەوەندەی کە شت ماوە بە تایبەت دایکم کە مەسەلەن احتمامی بە فەڕژ نەداوە احتمامی مەسەلەن بە قاپ و قاساغی خۆی نەداوە هەرچەند زۆری خۆش دەویستن بەڵام زیاتر احتمامی داوە بە وێنەکان و بە ئەوانەی کە بەشێکن لە مێژووی ئایلەکەی ئەوانە هەمووی دەگەڕێتەوە بۆ سەروەری دایکم هەمووی دەگەڕێتەوە بۆ مشوری دایکم کە وەختێک کە خومینی هێرشی هێنا بۆ ساڵە و ساڵا هەمووی دەگڕدا دایسا دایکم ئەوانەی هەمووی لە گۆنێکی نابوو و لە بربووی بۆ ماڵی دۆستێکمان لە گوندێکی دوورتر لە سابلاغێ کە دۆستمان بوون لەوێ بربووی لەوێ لە متبەقەکەیان لە ژێرخاچی نابوون ئەمن لە پێشمەرگایەتیدا کە دایکم جارێک هاتبوو بۆ شاخ بۆ سەردانم کوتم دایە چمان ماوە چمان نەماوە کتی وڵای ڕۆڵە ئەوەی لە دەستم هات بردم بۆ ماڵی کاعەلی لە دەیەک بە نێوی ئەوڵاباد نزیک مەهاباد لەوێ ئەمنی هەستان لە پێشمەرگایەتی هەستان بە چووم و ئەوانم هێناوە کتێبەکانمدا بە کتێبخانەی کۆمەڵە و وێنەکانیشمان پاراست و بەشێک لەو وێنانە بەڕاستیەوەیە و بەشێکشی دەبێ بڵم ماڵە مامم پاراستویان و ئەوەی دیکەشی سپاس بۆ برایەکم کە بە دیاری جارێکە من لە پێشمەرگایەتی بووم لە شاخ بووم ئەو لە سوید دەژیا تەلەبە بوو کامێرایەکی زۆر جوانی بۆ ناربووم و ئەو کامێرایە بوو بەهۆی وەی کە ئەمن زۆرێک لە ڕسمەکانی پێشمەرگایەتیم پێ بگرم ئەویش سپاس بوو ئەو سپاس بۆ ڕوونکردنەوەکانە بەڕێز عەلی کەریمی خەباتکار سیاسی و نووسەر ئەم بەرنامەیەش لەگەڵمان بووی بەڕێزان بەرنامەی ئایندەی ئاژار لەگەڵ بەڕێز عەلی کەریمی درێژە پێدەدەین شاد بن زۆر سپاس زۆر سپاس دەستخۆش